هجان لسرول و کاریگریا جنان دناوا جواکه دا و بتایبتی ده جمگین بریار و دست حالاته افروکه 23 سال سر بریار انجمن آسایشان اف دولتیا در حق جنان 1325 جن آشتی و آرامی در باز دبن لحرما کردستان حتی چند کار هاتیه کرن حتی کو جن ببنه خودان بریار دناوا جمگین دست حالات و بریار دا بجدار بن آیا اف بریاره بویه اگر کو جن بهنه ناف همو جمگین سیاست و دست حالات و ده همو جهن بریار دانه یان جن بخو بریار دن کاده او چبن و دل کیوه بن ده چه دست حالات هبن لسروه مجاره زیده ترج خانما پروین حسن شورمن دا جواتا خانمان ده پرسم خانم پروین میوانم الاستودیو گلک بخیراتی سرچوا سروک حکومت افریقا تکزی کرد لسر پشتوانی جنان گوتی سوز دادم لپشت هوابم پشتوانی هوابم بوارگرتنا مافین هواین روا هر وها بشداری کرنا زیادتر بهستر جنان ده همو جمگین بریاره و ده سالات دنا و حکومت ده جاره کم جار هون و گوتاره چواد نرخین طبعا زور سپاس امرو یادی 23 سالی بریاری ئافرەت ئاشتی ئاسایشە لە هەرێمی کوردستانە طبعاً ئەم بڕیارە وەکو ئەوەی کە جەنابیشتان ئاماژەتان پێدا لە 2000 لەلایەن نەتەوەی گرتوەکان و دەرچووە ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بابندن بە جێبەجێکردنی ئەم بڕیارە لە ساڵی 2014ەوە بۆیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی تایبەتمان هەیە وەکو ئەنجومەنی باڵای کاروباری ئەنجومەنی باڵای خانمان و کەشبێتان کە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە ئەو جێبەجێکردنی ئەم بڕیار و پلانەش لەلایەن تەنیا ئەنجومەنی خانمانەوە نییە بەڵکو لەلایەن هەموو لایەنە پەیوەندی دارەکانە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ئەویش بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانەکرێت چکە تۆ ئەگەر بڕیارێکی سیاسی و حکوومەت پاڵپشت نەکات ناتوانانی هیچ کارێک بەریتە پێشەوە ناتوانانی پلانەکان وەک پێویست جێبەجێ بکرێ یەکێ لە بڕیارەکان لە بڕیارەکەدا ئەوەیە چۆن ژنان بەشداری بکەن یەکێکیان پاراستنی ژنانە لە کاتی ململانەکانە یەکێکیان ڕێگەگرتنیان پێشگیریکردنە لەو توندوتیژانی کە بەرامبەر بە ژنان ئەکرێت لە هەموو شێوازەکانی توندوتیژی خۆشبەختانە ئێمە لە هەر سێ بڕیارەکە پلانماندا ڕشتووە و حکوومەتی هەرێمیش پشتیوانی کردوون بۆەوەی کە پلانەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەم پلانش تەنیا ئەنجومەنی خانمان نییە بەڵکو پلانەکە و داڕشتنی پلانەکە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بۆ لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتەکانەوە بۆ بە پاڵپشتی ئاژانسی نەتەوەیە گرتوەکان توانیمانە پلانێکی تۆکمەداڕێژنی و کاری لەسەر بکەین و ئێستا لە جێبەجێکردنایە پلانەکە خانما پروین گەلک جارە پرسیار تێتا کرن ئایا ژن بخۆ بڕیارێ دەداتن بچیتە جمگێن دەست هەڵاتێ ببیتە بڕیار دەرەک یانژی حکوومەتە و دام و دەستگانە یانژی بڕیارێکی هوسایی ئەنجومەنی ئاسایش ئەگەڕێتەوە پێشتر ئەگەڕێتەوە دوولایە نەبوو هەم ژنان خۆیان بڕیاریانەیە بەتوانە و ئیمکانێتی ژنان و پارتە سیاسەکانیش کە پشتیوانیان ئەکردن بەڵام ئەمە ساڵەکانی پێشوو بەڵام خۆشبەختانە ئێستا ژنان خۆیان بڕیاریان خۆیان هەوڵێن خۆیان یعنی یەکدەنگن بۆ ئەوەی کە بچنە ناوەندی بڕیارەوە چکە ژنان لەوە تێگەیشتون کە لە ناوەندی بڕیارە کە ژنی تیابێت بڕیارەکان زیاتر ئەو بڕیارانەیان ئەو یاسانی کە دەرەجیان ئەوانەی کە بمانێ مافەکان دەستەبەر بکرێ ئەبێ ژنان خۆیان هەوڵی بۆ بن ژنان کاری بۆ بکەن ئەمەش ئەگەر ژنان لە ناوەندی بڕیارانە بێ ناتوانانی ئەو کارە وەک پێویست جێبەجێ بکرێت یان وەک پێویست دەنگی لەسەر بدرێ و ئێستش بڕیاری 1325 هاتۆتە ئاراوە ئەوەش پاڵپشتێکە بۆ ژنان کە بتوانن بۆ بەشداریکردنی لە ناوەندەکانی بڕیارە و لە جونگەکانی حکومڕانیە ژنان کاری لەسەر بکەن ئەمە تەنیا لە جونگەی حکومڕانیان نیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ حیزبەکانیش بە هەمان شێوە ئێمە جەختمان لەوە کردوێتەوە کە چۆن بتوانین لە ناو حیزبەکانە ژنان بچنە ناوەندی بڕیارەوە کاری لەسەر بکەن خانما پروین گەلک جارە ژن بخۆ بێژن یەن کو ڕێگریە لە ژنات کەت ژن بخۆنە حتا چەندێ کوردستانی ئەوە ڕاستە من ناڵێم ڕاست نییە ئەکرێت ئەوە هەبێت بەڵام لە 100% نییە بەڵام من ئەگەر بمانەوێ ئێمە خۆمان هەوڵ بدەین ئەوە کەس ناتوانێت ڕێگریمان لێ بکە ڕێگری هەیە لە زۆر شتەوە ڕێگری هەیە لەوانەیە ئەو ڕێگریانە تەنانەت لەلایەن ژنانەوە نەبێت لەوانەیە لەلایەن دامەزراوەکەەوە بێت لەلایەن بەرپرسەکەتەوە بێت لەلایەنێکێکی ترەوە بێت بەڵام چۆن تۆ ئەو
کارەکەی بۆەوەی ئەو ڕێگریانە تێپەڕێنی بۆی ئەو قۆناغە تێپەڕێنیت بۆی زاڵبی بەسەر ئاستەنگەکانە ئەوە ئەکەوێتەوە سەر توانای خودی ژن چۆن کارەکە بۆ ئەوی بەردەوام بێ لە کارکردنی و بڵێن بەسەر ئاستەنگەکانە لەگەلێک ژن هەنە دەبێژن من توانە هەیە لێ دەرفەت بۆ من نەهاتیە پێش دەرفەت نەدانە من بوواناچ دەرفەت ئەکرێت وەکو ئاماژەم پێەیە مانەوێ نەمانەوێ لە هەموو وڵاتێکدا ئەو حکومڕانی ئەکرێت یان ئەو مؤسسانیان ئەو دامەزراوانەی ئەکرێت زیاتر پیاوان خاوەن بڕیارن لە ئیشەکانە هەرچەند ئێستا خۆشببختانە ژنانی شاتونەتە ئەوەی کا خاوەن بڕیار بن بەڵام فعلەن دەرفەتەکان ئەبێت تۆ ئێمە شەڕی بۆ بکەین ئەوڵی بۆ بین کاری جددی بۆ بکەین چۆن بتوانین ئەو دەرفەتە بەدەست بین دەرفەت ئەوە نییە کە تۆ تەنیا بڵی دەرفەتم نایرێتێ ئیشەکەم ئەمەی ئیش بەم دەرفەتم نایرێتێ چۆن توانای خۆت ئەسەلمێنی چۆن کاری جددی لەسەر ئەەکەی بۆەوەی ئەو بەرامبەرەکەت ئاماژە بە بەرامبەرەکەت بیت کە فعلەن من توانام هەیە من ئەتوانم کارکەم فەرمو ئەوە دەرفەتم بەری ئیشکەم ئەوە زۆر جار دەرفەتەکەوێتەوە سەر توانای شخصەکان خۆیان خانما پەروین بگشتی دناف حکوومەتێدا ڕێژە ژنان سەدی چەندە و هین ژوێ ڕێژەیە رازینە هەوا چ کارکردە بۆ زەدەکردنا وێ ڕێژێ من ڕێژەکە ناتوانم بڵێم ڕێژەکەی لە سەتا ئەوەنەیە چونکە ئەگەر ئێمە بمانەوێت لە ناو حکوومەتە لە بەشی خوارەوە ژنانمان زۆر زۆرە بۆ نمونە لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی تەندروستی لە شارەوانی فەرمانبەرمان زۆر زۆرە بەڵام چەندی گەشتوتە ئاستی بڕیاردان کێشەکەمان لە ئاستی بڕیاردانە کێشەمان لە بەشداری ژنان نییە لە فەرمانگەکانە کێشەمان لەوەیە چەندی لە ئاستی بڕیاردانە بەداخەوە من ئەڵێم وەکو پەروین لە ئاستی تمۆحی ئێمانە ئەمە ئەوە ناگەنێت تۆ لە ئەنجومەنێکی وەزیرانە سێژنە هەبیان لە مؤسسەیەکی حکوومەتتا یەک بەڕێوبەری گشتێ بێ هەندێ مؤسسەمانەیە هەندێ وەزارتمانی هەر بەڕێوبەری گشتیتیانە هەندێ وەزارتمانی هەیە ڕاوێشکاری تیانێ یعنی لە ئاستی باڵایە ژنانمان زۆر زۆر کەمە بەڵام لە ئاستی خوارەوە ژنانمان زۆرە کەنگی کوردستان دەیگەیتەوی ئاستی لە پەرلەمانی کوتانە بیتن دا ئاستێ بڕیاردانێدا دا ئاستێ وەزیران سەرۆک وەزیران جێگیری سەرۆک وەزیران ممکنە سەرۆکی هەرێمێ جێگیری سەرۆکی هەرێمێ ژن بیت بوونە لەو کاتەیە ئەگاتە ئەوەی کە ژن خۆی فکر کاتەوە کە خۆی ژن بیر کاتەوە و توانای ژنی لە بەرچاو بێت بەداخەوە ئێستا ئێمە ژنەکانیشمان هەندێکی ئەو بیرکردنەوەیانی ئەو فکریان نییە کە فعلەن توانای ژنەکان لە بەرچاویانە نییە لەو کاتەیە کە بتوانین بە تەواوی کۆمەلگا و شیار بێت کۆمەلگە بە تەواوی بە ژن و پیا و بزانن کە فعلەن ژنانیش ئەبێ بەشدار بن لە بەڕێوەبردننی کۆمەلگایە لە بەڕێوەبردننی دامەزراوەکانە لەو کاتەیە ئینشەڵا کۆتاژ نامێنێ بەڵام لە ئێستادا زۆر جار کە ئەڵێن کۆتان نەمێنێ من لە ئێستاتا زۆر قەناعەتمەوەی جارێ ئەبێ کۆتا هەبێ چونکە لەو نەگەشتێتەوە ئاستی ژن و پیا و بەنگبەن بە تواناکانی ژن خانمە پەروین لەسەر ئاستی هەموو جیهانێک کێمترژ سەدا دەهیا ژنان قرارێت دەن لە جومگەین دەستهەڵاتێنە لە کوردستانی ئەو ڕێژەیە هەی بێژن هەفبەری دگەل وڵاتێن جیران دە پەرلەمان دە حکوومەتێ دە سازیەن بڕیاردانێدا خراپ نینە لێ هێژی ژن ژێرازی نینە ئایا حکوومەت ئەنجومەنێ باڵای خانمان یەکێتیە ئافرەتان چه کردیە حتا کو ببیتە بەرنامە ڕێژەیە ژنان لەوان جێهێن هەنێ زێدە ببیت من وەکو ڕێکخراوی ژنان ناتوانم یەکێتی ئافرەتانەوە قسە بکەم لەبەرەوەی ئەوان ڕێکخراوێکی ژنانن ڕێکخراوێکی سەر بە پارتی سیاسی یان سەر NGOن بەڵام وەکو حکوومەتی یاریمی کوردستان ئەنجومەنی خانمان کاری لەسەر ئەوە کردووە یەکێک لە کارەکانی پلانی 1325 لە ئێستا حکوومەتی هەرێم پێشتر حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقیەک پلانەیە بەڵام بە بۆنەی جیاوازی و ئەو دۆخەی کە هەرێمی کوردستانی تیاوە عێراقی تایە بە بۆنەی ئەوەی کە ئەو جیاوازیە لە کارکردن و لە پێشکەوتنایە حکوومەتی هەرێم توانیوەتی ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان توانیوەتی پلانێکی تۆکمەدا ڕێژێت بۆ یەکێ لە بڕگەکان کە پلانی 1325 یەکێک لە بڕگەکانی بەشداریکردنی ژنانە ئەمە یەک دوو ئەنجومەنی باڵای خانمان کار لەسەرەوە کات چۆن بتوانێت ژنان پێەکەیان بەهێز بێ لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بزنسەوە چۆن ژنانی گوندنشین کار بکەن لە بواری کشت و کاڵیدا یعنی ئەمانە هەمووی پلانی
ئەنجومەنی باڵای خانمانە لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بکورتی باش بکورتی ئەفوستراتیجێکی 5 ساڵی داڕشتۆ بۆ کارەکانی کە ئەمە ئەو استراتیجیەتە هەمووی ئەوە ئەگرێتەوە کە دۆخی ژنان بەرەو باشتر بچێت. سەرۆکی حکوومەتێک گوتی کار دکەن بۆ خۆڵقاندنە کەلتورێ یەکسانیە دناوە جڤاکیدا. ئایا خۆڵقاندنە کەلتورێ یەکسانیە یعنی بیاسەد بیتن یان ژی کەلتوری ژ پەروەردە ژ دابوونەریتی ئەسڵ و ئەساسێدا دەبێت بهێتە دروستکردن. هەردوو لایەنێتی تۆ ئەگەر خۆشیاریەک نەبێت لە ناو پەروەردەیە لە مناڵیەوە ناتوانێت یاسا جێبەجێ بکە، بەڵام یاساشمانەیە بۆ ڕێخستنی کۆمەلگایە. تۆ بە هەردوو ئاراستەکە ئەبێ ئیش بین، هەم بە ئاڕاستی پەروەردەیی وشارکردنەوەی تاک و کۆمەلگا بە گشتی و پەروەردەش لە مناڵیەوە کە پەروەردە بگرێ و دووە ئەوەش ئەو یاسانی کە داڕێژێت تایبەت بە یاساکانی تایبەت بە پرسەکانی ژنان ئەمەش ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کەواتە ئێمە پێویستمان بە هەردوولایەتی هەم یاسا بۆ ڕێخستنی کارەکانە هەم پەروەردەش بۆ شارکردنەوەی تاکی کۆمەلگایە. گەلک سپاس خانمە پەروین حەسەن شێورمەندە جواتە خانمان دبخێراتی سەرچەوە زۆر سپاس بۆ جەنابیشتان سەرچاو.